لە دەشتی شارە زۆرم و ئەو دەشتەی بە پیترین دەشتی کوردستانە بە شاخەکانی هەورامان و باڵام بۆ و چوارتە دەوردراوە. مەتبەخی ئەو ڕۆمان لە گوندی بێستان سوور دەبێت و شێو خواردنەچی خۆشمان لۆ حازر دەکا. لە بازاڕی هەڵەبجەم و هاتیمە کەرستەی خواردنی لە بۆ شێفی بکڕم. شێف ئەوڕۆ ستێیکی گۆشتمان لۆ ئامادە دەکاتن. لە پرۆگرامەکەی دیکە ستێکی ئامادە کرد بەڵام بە سینگی مریشک. ستێکی ئەو ڕۆمان گۆشتە و هاتیمە کەرستەکانی لە بۆ بکڕم. سەلام عەلەیکم. سلام. کوی ماما؟ سەرچاوی منادی. سلامت بی. ماما متابعەی پرۆگرامی شێفی ڕەمەزان دەکەی لە ڕوودا؟ ئای چۆن ناکەم متابعە من بینەرێکی سەرسەختی ڕووداوم. بەڵێ زۆر سپاس. لەبیرت دێ ڕووداوکە یەکەم جار 29 پێنجی 2013 ڕۆژی چوارشەمە سەعات پێنج کرایەوە. شاوە ئەمین و شفاگەردیش قسەیان کردوویە. هەر بژی ماما دەستت خۆش بی. ماما بڕۆکلیم دەوێتن ئەو بڕۆکلیانە تازە هاتینەوە ئەمڕۆ هاتۆ سەعات 11 زۆر باشە پێدەچی لە تاریخی زۆر باشبی ماما خەمونە دێ کەزانم کەی شەید بەکەی دلین بوو ئەو دەگە بتانی دووقلم لۆ دانێ بەس ئەمە عەلاگەمان ناوێ لە بۆمان بخەنە ئەو جۆرکەی باشە بەسەر چاوم. پرتەقاڵتان هەیە؟ پرتەقاڵیشی بۆ تێرم تەواو پرتەقاڵم دەوێت لەگەڵ بیبەری شیری دەست خۆش بی. بازار کۆ لێرانە باشە لەخوا بەزیە حەمدە سەنا بۆ خۆ. مام ئەمین بەڵێ لەبەر چ دەشتی شارە زۆر خاکەکەی زۆر بەپیتە؟ واللهی خاکەکەی هەروایە خاکەکەی ڕەشە هەر خاکێکیش کە ڕەش بوو خاکەکەی بەپیتە. ئەمجا من پرسیارم کردێ لە مهندسەکانیشیان مهندس کە هاتوۆتە منتیقا توێتی هەر خاکێک بەلەوی بووە بەلەک بەلەک نەوە جیایەکە ئەو خاکەنەیە خوڕنووکی بێت بە پیتە و خاکەکەیشی بەردەوامە بێت لە پیتە. ئەمە مەسەلەی شارە زۆر ئاوایە. ڕاستە. ماما پێشتر چ شتێک ئەلێرە چاندرایە و ئێستا ئەو شتە هیچکەن ینی ناڕوێتەوە ئەلێرە وەکو چێت لێرە کەمەکەمە باخی لێە وەکو هەنجیر و ئەوە کەم بە شێوەیە کەم بەڵام زۆربەی زۆری ئەم منتیقە گەرم و جوێی لێ ساڵیش ئەرەوەڵا زۆری زۆری ئێستا ئەو ساڵ چ شتێکی لێیە؟ ئەمساڵ بامەی تێئاکرێ وەکو بامێ ئەمجا ساڵانی ترکە ئاو زۆر بوو مەرەزەی تێئاکرا گوڵە بۆ ڕۆژە با دەشتی تێئاکرا بەڵام ئەمساڵ لە بۆی هۆی ئاو کەم بوون و باران نەبارین و ئەوانەوە کەمتر کە ڕزقی تێئاکراوە زۆربەیشی لە دەیمە کەرۆکانە کرا ئەو دەیمانە بە باران ئەبێت بارانیشی کەمە وەڵی تر چاوەڕێی خوین ئیشەڵا بارانی بەقایم بوو بارانی باشمان بۆ ببارێ ئەوە جارێ هەر چاوەڕێین و ماشەڵە هەردیان. سروشتی کوردستانە پێویستە هەمومان ئەو سروشتە جوانەی کوردستان بپارێزین لۆی وەچی خۆی بە جوانی بمینێتەوە. مەتبەخی خۆمان لە گوندی بێستان سوور دانایە و شێف ستێکمان لۆ دروست دەکا. کەرستەکانمان چیە شێف؟ کەرستەکان پێویستمان بە گۆشتی حەبلە گۆشتی حەبلی گۆلچ پێ دەڵێن و زەڵاتە چیرۆ دەکەن زۆرە زەڵاتە کەلەمی سوور و سپی پێویستمان بە خاسەیە خیار زەیتون تەماتە پێویستمان بە ئەنەناسەیە لەگەڵ بڕوکلی بڕوکلیش دەکرێن بە کەمەخێ
لە بۆ بەهارات پێویستمان بچێ؟ بەهارات پێویستمان بە خێیان بیبەری ڕەشە زەیتە. زۆر باشە. شێف بەڵێ لۆکیشنمان زۆر تایبەتە ئەوڕۆ. زۆر تایبەت و زۆر جوانە. لە پشتمان ئاو دەڕواتن، یەک سروشتی زۆر جوانی هەیە، بایەکی زۆر فێنکی هەیە، گوندی بێستان سوور زۆر تایبەتە. زۆر بەڕاستی. شەف با دەست پێ بکەین. ئێستا ئەو ستێکە ئەمە سێ قڵمان هەیە وانە؟ بەڵێ. چی لێ دەکەی؟ پێویستمان بە چەکچی هەیە؟ چەکوت. وابزان بەخۆشت چەکوتت لێدایە؟ بەڵێ چەکچم لێدایە بەس پێویستە کە چەکچی لێدەین لێ ئەوەی ڕیشاڵەکان ها دەمارەکان کەمەک لاواز بیتن کەمتر لەسە ئاگری بمینێتەوە و جوان چەوریەکانمان لێ کردتەوە و بیستێکەکەمان زۆر ناسک بیتن. ئەو ستێکی ئەوڕۆ لێ دێنێ شێف ناوی چییە؟ ستێکەیە بە سۆس، سۆسی کوارێک، سۆسی سیزەر، سۆسی ئەڤەکادۆ و بروکلی. بەس ئەمە ئەوەی ئەوڕۆمان سۆسەشی بروکلی لۆ دروست دەکەین و زەڵاتەشی لەگە دادەنین. زۆر باشە. شەربەتیشمان هەبوو. شەربەتێکمان هەیە بە سندی، سێوی کەسک، یەک پرتەقال، لیمۆ، کەمەک بروکلی 100 غرام بروکلیشمان پێویستە. زۆر باشە. ئەوجا ئەو ستێکانە هەروەچی خۆی دەخێنە و تاوەی یانیش دەیبڕی؟ نایبڕی، یەکەم جار سۆری دێکەوە لە پێشکەشکردنەکەی دەیبڕی. ئەوجا دەیبڕی. ئەو تاوەی کە پێویستە لە بۆ ستێکی بەکار بێ پێویستە تاوە چی تایبەت بەخۆی بی. تایبەت بەخۆیتی. جیاوازی چی ئەو تاوە لەگەڵ تاوەکان کە لە بەرچ لە تاوەکانی دیکە نابی؟ هەر هەمووی ئاسنە یەک دوو ئەستورە وەبی نەسووتێتن جوان سۆری کاتەوە وەزنیشی زۆر قورسە. باشە. و بەڕێی من لۆیە یان بەڕێی من جیاوازێکە ئەوەیە تاوەی ستێکی دەبی تایبەتە ئەو گڕنیی هەبی ئەو خەتخەتەی هەبی ئەو گرێلەی هەبیتن. زۆر باشە. ئێستا تاوەکەمان کەمە گەرم داهات ستێکەکەی دادەنێن. یەکەم جا ڕوونی تێناکەین. بەڵێ کەمەک ڕەنجی بگۆڕێ و دوایە ڕوونیژنا کەرەوە بەکاردەین. هەروەچی ئەمە دەزانین و لە پرۆگرامەکەی دیکەش باسمان کرد کە ستێکمان هەبوو ستێکی مریشکی گوتمان ستێکی گۆشتی چەند نوعە لیڤڵەتی هەیە چەند نوعە مەرحەلەتی هەیە خاو برژای زۆر برژای میدیەم ئەوەیان کووە؟ ئەوە زۆر دەیبرژێنین لە بۆی زەڵاتەی لەگەرە نامانە ئێستا گەر ئەوە پێشکەشی کەم بەبێ زەڵاتە دەبین دەتانی ناوی خاو دەرچوی پێدرێن ڕێ. باشە لە وڵاتی مەچیهانەوە زۆر دەخورێ ئەوەی زیاد دەبرژێتن ئەوەی لە بەرچ خەڵکی ێرکوانە زیاتر ئێستا نمونەگە گۆشتەکە یەقیز ناوی پۆمبە بیتن دەرێن خاوە نایخۆن کەچی بەخۆی لە دەرێ ئەو خواردنە زۆر تایبەتە کە ناوی خاوبی ناوی ڕەنجی ستێکی ئەوایە کە خاوبی تامی گۆشتەکەی زۆر خۆشتر دەڵێ تامی ئەسلی گۆشتی دەداتن. باشە شێف ئاساییە لە بۆ ستێکی هەموو خێکی بەکاربین ئەوەیە من زانیتم دەبی خێ بەحری بەکاربێ. ئاسایی هەر خێ کیلۆ بەکاربێن. بەڵێ ئێستا کەمە خێم لێدایە خێ و زەیتیشم لێدایە و بیبەری ڕەشیش و بەڵام ئەها زۆر بە تەواوی نییە لێرکوانە پێی زیاد دەکەین بەدڵی خۆت خێ زیاد خۆتە و بێک جاری هەر سێکمان لە ناو تاوەیدانە. بەڵێ بێتمان ئەوە بەشی چەند کەسی دەکا ئەو سێ پارچە و نەفەرەت هەر پارچە و نەفەر. بەڵێ تەواو بیبەری ڕەش بیبەری ڕەشش پێدا دەکەین بەخۆی ڕۆزمالی لەگەر بەکاردێتانی ڕۆزمالی و سیر دەتانی دنکە سیرەک هەر بە پەلکەوە داین و دەتوانین زبدەش لەگەڵی بەڵێ زبدە بەخۆی زبدەی لە بەکاردێنین زەیتی بەکارناین زەیتی زەیتونی زیاد سۆر دەبتەوە تامی تێک دەداتن. ئێستا تو زبدەی بەکاردێنی یان بەڵێ زبدە ئەو زەیتەم لۆ زەڵاتەکەی زۆر باشە. ئێستاش ستێکەکەمان حازرە شێف ستێکەکەی خستیتە ناو قاپی. بەڵێ ئێستا ستێکەکەمان ئامادە بووە و ئەنەناسەکەش کە گوتم لە ناو هەمان تاوای کە ستێکەکەمان ناو سۆر کردەوە ئەنەناسەکەی سۆر دەکەینەوە. باشە ئەنەناس زۆر خۆشە کە سۆر دەبتەوە تامەچی زۆر خۆشیە و بە تایبەت لەگەڵ ستێکی دەرەجەیەکە زۆر تامی خۆشە و بروکلەکەش 2 دقە 3 دقەکەمان ناو ئاوی گەرم کوڵان ئەویش بە هەمان شێوە ناو مەقلەکەی دادەنێن کەمە سۆر بتەوە هەم ڕەنجی دەگۆڕی هەم تامی گۆشتەکەش وەردەگری زۆر خۆش دەبی.
شێف دەڵاتەکەشمان حاضر بووە زەڵاتەکەشمان ئامادە بووە پێخێنە بەشی خوارە ستێکەکەی زۆر باشە ئاسایی لەگەڵ ستێکی هەر نەوع زەڵاتێک دروست بێ بەڵێ ئاساییە ئەگەر بێت و پەنیریشی تێدابی نا پەنیر دەبتە زەڵاتەی بەیانیان زیاتر زۆر باشە شێف لە بۆ ستێکی هەموو نەوع گۆشتێک ئاساییە نا بەس گۆشتی حەبل دەبیتن لەبەر چ گۆشتەکانیت کە نابی گۆشتی حەبل جولێ زۆر کەمە باش لەو ئاژەڵەی زۆر ناسکە 4-5 دقەی دەوێت لەسەر ئاگری بەڵام ئێستا تو بڕۆ گۆشتی ڕانبینە پێستێک پێ بکەی چیرڕ چیر دەبیتن ئەوە نابی ناخورێتن باشە بێتگەر لە گۆشتی حەبلی چ گۆشتە چکە هەیە لە بۆ ستێکی ببی بەس گۆشتی حەبلیە بەس گۆشتی حەبلی دەبیتن سۆسە چیلو ئامادە دەکەین بە بڕۆکلی کەمەک مایانوس کەمەک سۆسی جێزەری باشە و دەتانی ئەڤەکادۆشی لەگەر بەکاربینی بۆ نەوعای ئێستا ئەناناسەکەمان برژە عینەن لەسەر گرێڵی دەبی ببرژێنی باشە ئەوە ئێستا سێ پارچە ستێکمان هەیە شێف دەبی یەک ئەناناسی تاوی لەگەڵ برژێنین یان بەدڵی خۆتە بەدڵی خۆتە بەڵام ئێستا لە دیزاینەکەی من تەبەقە و دوو دانەی لەگەدا دەنێم باشە سفرەکەمان حازرە و میوانەکانمان ئامادەن لێرانە لەگەڵمان لۆی تامی ئەو ستێکی بکەن زۆر بەخێر بێن بەخێر بێن کاک سەدیق هەتا ئێستا ستێکت خواردیە نەخێر ئەوە یەکەم جارە ستێکی تاقی دەکەیەوە ئەتوش کاک مەڕوان زۆر باشە ئێستا فەرمونون دەستڕاکێشن ستێکەکەی بخۆن بزانن تامی کووە فەرموو شێف دەست خۆش بێ ماشەڵڵا شێف دیزاینێکی زۆر جوانی هەیە لە ڕنگ و ڕووی ڕادیارە کە زۆر تایبەتە جەبا میوانەکانیشمان تام بکەن ئەوەش سۆسەکە دەستت خۆش بی شێف تامی زۆر خۆش بوو بەدڵت بوو کاک سەدیق دەست خۆش بێ ئەراوەڵات زۆر بەلەزەت بوو بەلەزەت بوو ئارەوەڵا ئەتوو کاک مەریوان دەستی خۆش بێ عیبی نەبوو عافێتان بیتن ئەوجا ئەوە شەربەتە دروستی کردیە شێف شێف لەوە تارە بەخۆی تاڵە لە بەر سندیەکەی تارە دەست خۆش بێشە بەلەزەت بوو عافێتان بیت کاک سەدیق ئەنگۆ لە ماری زیاتر چ خواردنەچی دەخۆن وەڵای زیاتر یاپراخ یاپراخ ئێوەڵەن دۆڵما دۆڵما باڵێ حەز لە دۆڵمەی هەیە زۆر بەڵێ پیا و کەم حەزی لە دۆڵمەی هەیە ئێمە بە عام شارە زووری زیاتر حەزمان دۆڵمەیە دەستان خۆش بیتن ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن ماشەڵڵا گوندەکەتان سروشتەکی زۆر جوانی هەیە و یەکەکە لەو خاکانی کە زۆر بەپیتە بەڵام ئیشەڵڵا خوا بارانەچ بە ڕەحمەت دەبارێنی لە قازاند بکاتن ئیشەڵڵا هەروەچی جاران برنج و تەماتە و بامیە و هەموو شتێک لێرە دەڕۆیشەڵڵا ئێستا لەو فتری هیچ لۆکە ناڕوێ ناوەڵڵا هیچ نییە ناکرێت ساق نابێتە بۆ من وایە دە ئیشەڵڵا سەرکەوتوو دەبن و فەرموو بەردەوام بن لە خواردنەکەتان دەستان خۆش بێخۆ